كاتێک کە قەومێک لە قورئانە لە سوورەتی ئەلکەهف دەیخوێنیتەوە بەدەست یەئجوج و مەئجوجی زاڵمەوە بە هیلاکا چووبوون قەت عەقڵیان نەیدەبڕی خوای پەروەردگار پاشای دادوەر و دەسەڵاتدار و بەڕەحمی وەکو زولقەرنەین بنێرێ و لە دەستی یەئجوج و مەئجوج ڕزگاریان کە قەت بە عەقڵیاندا نەدەهات پاشایەکی ئاوا بچێ بۆ لایەن و ڕزگاریان کە خۆکە قورئان باسی سوورەتی ئەلکەهف دەخوێنێەوە و لەو سەرەوە باسی زولقەرنەین دەخوێنێەوە ئەمە دەرسە بۆ تۆ ئەمە حیکایەتی مێژوونیە کاکە ئەوە مێشکی خۆت بەوە مەشغوڵ مەکە چاوەکەم یەئجوج و مەئجوج لە کوێن ئەوە باڵایان چۆن بوو ژمارەیان چەندە ئێستا لە کوێن لە چه مەوقعەیەکی جوغرافیدان ئەوە سوودی نییە وەرکا کە خۆت بەو شتانەوە مەشغوڵ مەکە زولقەرنەین باڵای چۆن بووە ناوی ئەسڵەکەی خۆی چۆنە نا بەسەرهاتەکە ئەوەیە پێت دەڵێ تۆ لە ژیانی خۆتدا بیر لەم بەسەرهاتە بکەوە کاتێک کە مستەحیلێک هەیە لە ژیان تا بزانە خۆی باڵا دەست کلیلیکردنەوەی ئەم مستەحیلەی پێیە قەت ڕەشبین مەبە وەکو یەئجوج و مەئجوج کە پەلاماری ئەو قەومەیاندا بوو قەت تەوەقوعیان نەدەکرد پاشایەکی دادپەروەری بەڕەحمی زیرەکی زانا بێ و لە دەستی ئەو زاڵمە ڕزگاریان کە بەڵام کە پەروەردگار مەیلی لێبوو ئاسانە پەروەردگار لەو ئاەتەی 45 سوورەتی کەهفیشا پێمان دەڵێ قەت لە خۆت بایی مەبە لە کاتی ناڕەحەتیدا لە خۆت مەویز مەبە لە خۆت دەست بەرمەدەوە چۆک دامەدە چاوەڕێی ڕەحمی خوا بە زولقەرنەینێکت بۆ بنێرە و لە دەستی ئەو زاڵمانە ڕزگارت کە بەڵام کاتێکیش کە گەیشتە خۆشگوزەرانی لە زاڵم ڕزگارت بوو قەت لە خۆت بایی مەبە بە گەنجێتیەکەت بە جوانیەکەت بە ماڵ و سەروەت و سامانە زۆرەکەت کوڕە نەڵی زۆرم هەیە ئەو کۆمپانیایم هەیە و ئەو کۆگایم هەیە و ئەوەندە دۆلارم هەیە و ئەو ئۆتۆمبیلەم هەیە و ئەو مەطعەمەم هەیە و ئەوام هەیە کورە نەکەی ئاوا بکەی پەروەردگار بە ئاگات دێنێتەوە نەچی بە ناو و ناو بانک بخەڵەتێی نەچی بە پۆست و پلە و پایەی دنیا لە خۆت بایی بی ئەمانە زەمانێکیان نییە بەخوا هەمووی کاتیە سوورەتی کەهف ئەمەی تێدایە واضرب لهم مثل الحياة الدنيا واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا الله لم آتا لم بربركة جيانا واضرب لهم مثل الحياة الدنيا أي خۆشەویستم نمونەیان بۆ بێنەوە بە ژیانی ئەم دنیاە کاکە دەتەوێت ژیانی دنیا تێبگەی باڵێ دەورد بەوە ژیانی ئەم دنیای وەکو ئەو بارانەوەیە کە لە ئاسمانەوە تێدە خوارەوە هەر لە پاییزە لە کۆت نزیکی بەینی زستان و پاییزە بارانی ڕەحمەتی پەڵە دێتە خوارەوە تۆوی ئەم سەرزەوێ دەتەقێنێ ئەو تۆوە مردوو ئەتەقێنێ و گژ و جیا شین دەبێ هەمووی دەڕوێ و دێتە دەرەوە دانەوێڵەکان دەڕوێن سەرنجام باڵا دەکەن تۆ دەکەن پێ دەگەن بەڵام دوای دەبنە چی بەڕێزان دەبنە ئەم پوش و پەڵاشە وشکە ئاوە ئاوە کاتی خۆی شڵە جیایکی شین و جوان بووە ئێستاوەتانە بەدەستمانەوە لەم پاییزا وشک بوو ئافرێدە تەذروه الرياح با بە ئارزووی خۆی ئەم لاولای پێ دەکا ئەی هێنێ لێرە دەیبا بۆ ئەوێ و لەگەڵ خۆیان گەردەلوول دەیبا ڕەشەبا دەیبا